بەڵێ بە هەردیارە بەرەبەیانی ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لە هەریەک لە بازارەکانی سەرچری کەرکووک و بازاری جوتقاوە و بازاری خانخورما و هەریەک لە بازارەکانی موسەڵا و شەقامی سڵاحەدین و بەردەم بەڕێبەرایەتی پۆلیسی کەرکووک بە شێوەیەکی گشتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخراوە. ئەو شوێنی کە من لێم ئێستا بازاری علوەکەی کەرکووکی پێوترێت کە کاتژمێر 7:30 هێزە ئەمنیەکان هاتوونەتە سەر بازارەکە داوای لە دوکاندارەکان کردووە بەهۆی ئەوەی کە هەڵمەتی بە شێوەیەکی گشتی گەر وێنەگرەکەم هاوکار بێت هەڵمەتێکی گەڕان و پشکنین لەم گەڕەکە ئەنجام ئەدەن بە هۆکاری ئەمنی کە گوایە لێرە چەند چەکدارێکی داعش یاخود چەند کەسێکی لەناسراو گومانیان لێ دەکرێت لەم ناوچانە خۆیان حەشاردا بدەن لەو ماڵانە خۆیان شارد بێتەوە هەڵمەتی گەڕان و پشکنیان دەست پێ کردووە بە شێوەیەکی تێر لە ماوەی دوو ڕۆژی ڕاپردوودا هەریەک لە گەڕەکانی ئیمام قاسم ئەم شێویش لە گەڕەکی موسەڵای شاری کەرکووک چەند دروشمێکی چەکدارانی داعش نووسراون کە بەم شێوەیە نووسراوە دەولی ئیسلامیە فی العراق باقیە واتە داعش لە عراق ماوە. ئەما وای کردووە بە تەواوەتی سەرجەم هێزە ئەمنیەکان و بە دیاریکراوی هێزی بەڕێبەرایەتی پۆلیسی کەرکووک بکرێنە حاڵەتی ئامادەباشیەوە بە بەشێکی گشتی ئەو شەقامانەی کە زیاتر قەرەباڵغی لەسەریا خۆت نزیکن لە فەرمانگە حکوومیەکانەوەدا بخرێت و بە بڕیارێکی تر کە هەم لەلایەن بەڕێبەرایەتی پۆلیسی کەرکووک دەرکراوە سەرجەم ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانەی کە بار بەرەو شارەکانی عراق ئەبن بە شێوەیەکی گشتی ڕێگە نادەن بەناو کەرکووکە تێپەڕن بەوکو بە ڕێگای حولی یاخود ڕێگای دەرەوەی کەرکووک ڕێگان پێدەن بچنە ئەوێ بوێ ئۆتۆمبیل یاخود بارەکانیان بەرنە دەرەوەی شار لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی گشتی لە زۆربەی شوێن و شەقامە گشتیەکانی کەرکووک بازگە دانراونەوە ئەو بازگانە داوای ناسنامە و ساڵنامەی ئۆتۆمبیل لەو شۆفێر و کەسانەکەن کە بە بازگەکاندا تێپەڕەبن ئەوەی کە ئێستا وەکۆی وتم من لێرەیە بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەوەی کە بەرەبەیان پێیان وتون کە دوکانەکانتان داخن تاوەکو ئێستا بەشێکیان دوکانەکانیان نەکردەوە ڕێگریان کردووە کە دوکانەکانیان بکەنە بۆ پێی کە هەڵمەتی گەڕان و پشکنین لە چەند گەڕەکێکی کەرکووک لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخراوە لە هەڵمەتەکەدا لیوەی 61 سەرۆکاتی وەزیران هەن کە ئەوان پێشتر لە ناو شار دۆسی ئەمنی کەرکووکیان بەدەست بوو بەڵام ئێستا لا بنکەی سەربازی کەیوان جێگیرکراون بەرەبەیانی ئەمڕۆ ئەوان هاتوونەتە سەر بازاری سەرچری کەرکووک ئەو گەڕەکانەی کە لە ئێستادا یاخود بازارەکان کە قەدەغی هاتوچۆی تێدا ڕاگەیەندراوە پێشتر هۆشداری درابوو بەم هاوڵاتیانە کە قەدەغی هاتوچۆ دەکرێت لە چەند بازار و شەقامێکدا ئاگادار کرابوونەوە بەهار بە شێوەیەکی گشتی ئەم بازار و دوکاندار و کەسانی کە لێرەیە خەریکی کار و کەسابەتی خۆیانن هیچ کەسیان ئاگادار نەکراونەتەوە بەڵکو هەڵمەتەکە بە شێوەیەکی کتوپڕ بووە یعنی بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێر 7 هاتوونەتە ناو بازارەکە پێیان ڕاگەاندن دوکانەکانتان داخن هەڵمەتی گەڕان و پشکنی لەم گەڕەکە ئەنجام ئەدرێت هەڵمەتەکە بە دیاریکراوی لەم گەڕەکە بوو ئەوە بووە کە پێشتر لە گەڕەکی موسەڵا نووسراوێکی داعش لەسەر دیواری قوتابخانەیەک نووسرا بووە بە هەمان شەوە دوو شەو پێش ئێستا لە گەڕەکی ئیمام قاسم بە هەمان شێوە نووسراوێکی تر یاخود بڵێن شیعارێک دروشمێکی تری داعش لەوێیان نووسرا بوو ئەمە وای کردووە کە بۆ ئەوەی ئەو کەسانە بدۆزنەوە کە لەسەر دیوارەکانی کەرکووک بە شێوەیەکی گشتی لە شوێنە گشتیەکان یاخود دیواری قوتابخانەکان ئەو دروشم و شیعارانەی داعش نووسنەوە. بەڵێ سۆران سپاس بۆ زانیاریەکە.